ناو شیروان بەختیارە نزیکی 6 ساڵێکە بە خەریکی 5 بۆ 6 ساڵە بە خەریکی جلوبەرگی بالام سەراحان ئیشی بالە خولیای خۆم بۆ خۆم دەبێ ساڵە حەزم لێتی زیاتر ئەم جلوبەرگانە لە ئەوروپا بۆمانێت لە سنگاپۆرەوە بۆمانێت لە کۆریا بۆمانێت جلوبەرگی سویدیشمان بۆیێت سویدی و نەرویجی و کەنەدی خەڵک لەم مەوسمەیە زۆر حەزی لە جلی بالەیە بۆ لەبەری زیاتر ئەو جلوبەرگانی کە لە وڵاتانی خارجیەوە بۆمانێت لە کەشێکی ساردان ئەو کەسانەشی کە لە سلێمانیە خولیای جلوبەرگی بالەن حەزیان بە جلوبەرگی گەرم و گوڕشتی زۆر جوان و دانسقەیە کاتێک ئێمە بە خەڵکانی گەنە بازاڕی بالەکەەوە زۆر کات بە تەڵەبیشێن جلوبەرگێکی تەڵەبێنە لەگەڵ خۆیان ئاڵەن لەم جلوبەرگەمان پێویستە یاخۆ لەبەری فڵان کەس هابینیومانە لەم جۆرە جلوبەرگەمانێ بۆ جلوبەرگە ئەوروپیەکان زیاتر بڕاندی بەقوتن بڕاندە باشەکانن لە بازاڕی لەنگەیە دەسەکەوێت سەراحەن لە جلوبەرگی بالەیە شتێک هەیە بە ناوی خۆشانس ئەو شتەی زۆر خۆشە چونکە بۆ لەبەری لە بالە فرۆشتندا شتێک بە ناوی خۆشانسەکە ئەوەی جاریوە تۆ بالەیەگە کڕیت بالێکی 80 کیلۆیە کڕیت بڕی عەدەدەکەی دیاری کراوە لە نزیکی 7 پارچە بۆ 6 پارچە لەوە وجودی هەیە جاری وا لەو 7 پارچەیە چەند پارچەیەکی دەست و ئەکەوێت کە زۆر بەدەگمەنی لەبەری ئەوروپیەکانی شەعبینرێن لەبەرویشتی زۆر باش و فولکوالێتیە وەشتی زۆر گران بەهاشن لەو کاتێکە تۆ بالەکە و دەست ئەکەوێت ئەو بینیت چەند پارچەیەکی گران بەهایتیایە دڵخۆشیە زۆر کاتیشە و بالێت و بە گریان ئەیکڕیت گوایەم بالێ دەرەجەیەکە لە نەمبەروانەکانە بەس کاتێک کە تۆ بالەکە لە چڕی نەخێرە و بالێکی زۆر خراپە ینی پێ دەڵێم ئیشی بالە سوپرایزە بۆ گۆڕی گەر بێتە سەر بابی جلوبەرگەسە لە من لەم ساڵانەیە خیرە بە بۆنی بەرزونزمی دۆلارەوە یعنی سارەکان گۆڕانکاری پێایەت ئێمە ڕۆژانەگە بوو کە دۆلار سابت بوو ئێمە سعری جلوبەرگەکانمان سابت بوو ئێساکانە دۆلار گران بەرەو بەرزبوونەوەی ڕۆژ جلوبەرگەکەمان گران کردووە چۆن تۆ بالە جاران ئەو بالی کە ساڵانی پێشوو بە 100 دۆلارت کڕی ئەمڕۆ بە 150 دۆلاریش دەست ناکەوێت لەگەڵەوە شاکە بە 150 دۆلارەکە دەست ناکەوێت بڕی دۆلار بەرزە لە بازاڕەکانی عێراقا ینی لێوە دیسانەوە بە دووقات ئێمە کاتێکە بالەیەک هەڵ ئەشڕین ئەتوانم بڵێم تا 3000 بۆ 7000 ئەکەوێت لە باشترین و خراپترینەکانی جاری وا هەیە باشترینی ئێستا بۆ من ئەگەر بە وازەحتر بڵێن جۆرێکی بالە هەیە پێوترێ سۆپەر کرێم جۆرێکی هەیە پێوترێ کرێم جۆرێکی پێوترێ دەرەجە 1 دەرەجە 2 دەرەجە 3 بەپی ئەم دەرەجانە پارەکان فەرقەکات یعنی ئەگە تۆ بتێ شتێکی کوالیتی ئێستا بالێکی کوالیتی و بالێکی زۆر باشە دەستکەوێت بڕی پارەکە زیاتر ئەکەوێت چونکە احتیمالە تۆی کڕیارکەیتە ئەم بازاڕەوە حەزت لە پارچەیەک بێت لە بالێکی هەرزانە بۆ دەرچوو بێت بەڵام جاری واژێ شتێکی ئەوتۆ نییە لە بالێکی گرانە بوو بۆیە چونکە سعرەکان گۆڕانکاری پێت جۆری بالەکە گۆڕانکاری پێ جاریە تۆ جلوبەرگێک ئەبینی لە بازاڕی بالە جلوبەرگەکە پاکە هەم جوانە ئەو لە سۆپەر کرێمێکە بووە کەواتە پارچەکەی 7000 بەرەوسەر ئەڕۆ جاریوە لە بالێکی دەرەجە 2 بۆ دەرەجە 3 شتێکی بۆ دەرگێت لە 3000 ڕاتە 7000 ڕۆژانەیە ئەمە لێرە کڕیاریە بۆ سەردانمان بۆ جلوبەرگی بڵین بالە سێکەند هانس کڕیارەکانیشمان بڵین بیانیە خەڵکی ئەم شارەیە جایوای عەرەبیە خەڵکی دەرەوەی شارە وایەن و ئەوانەشی تالبی ئەم جلوبەرگەن زیاتر گوێ بە کوالیتی شتەکان هەیەن لەگەڵ مارکەیە دێمەش لێرە کۆمەڵێ براند دەفرۆشین یعنی لە ئەوروپا ینی براندی ئەسلین بە سعرێکی زۆر بەرزێمە لێرە بە سعرێکی گونجاوی فرۆشینەوە خەڵکیش دڵخۆشە بەمە یعنی سێرەکەی براندێکی ئۆرجیناڵی ئەسلی گران بەهای دەسەکەی بە سعرێکی گونجاو لێرە دڵی پێی خۆشە کابرا هەموویشی کوالیتیە شتەکانە نوع براندی تایەکە سێرەکەی کابرا لەوە چ لە تازەگە ڕەنام براندی دەست نەکەوێت یان ئەگەر داوایکە لە دەرەوە بێت لەوە چێ بە سەرێکی بەرز کوێدە بەردەستی بەس خۆشبەختانیە بۆ لای ئێمە بە سەرێکی گونجاو بە کوالیتێکی باش یەتە بەردەسی ئەو دڵخۆشەکە بەنسبەت مۆدێلات ئێستا لە ئەوروپا یعنی ئێستا بۆ منە ئەم ساڵ مۆدی جلوبەرگێک بێت لە ئەوروپا ساڵێکتر لەوە چێت بگاتە دەستی ئێمە بۆ بالەکە
ئیتر خۆشبەختانە گەنجیت لە ئەمە توانێت بەدەستی بێنەوە سەدا سەدیش کارەگەری هەیە مۆدیل لەسەر گەنجە لێرە گەنج ئەمانەی تالبی خاصەتەن هەنێکمانن بە مۆدیل لە ڕۆنی ئەمە بەزی ئیش لە مۆدیل ئاکەین ئەو گەنجانی بۆ نمونە هیوایەتیان مۆدیل وشتی جوان بێ یەن لای ئێمە بە مۆدیل دەتوان ئەو شتانەی بەدەست بێنن کە خۆیان خولیانە حەزیان لێتی. زۆر باوە لە بازاڕی سلێمانیا گوایەوترێ جلوبەرگی بالەی لەبەر نەکراو شتێک نییە بە ناوی بالەی لەبەر نەکراو بۆ بالێ ئەسە بۆ نمونە تۆ لیزڤیتۆنێک گێتە لای تۆ لۆکە ئەو لیزڤیتۆنە بە بێمنەتی بای $3,000 بۆ $4,000 چۆن بالێکی ئەوروپی لەبەر نەکراوکێتە بالی بازاڕی هەرێمەوە بۆ معلومات مارکە هەیە مارکێکی وەگو بەربەڕی ساڵانە $2 بۆ $3 ملیۆن ئەسووتێنێت نایڵە بکێتە دەستی چینی خوارخۆیەوە بۆ ئەمە کە پێوترێت دەرەجەیەک و دەرەجە دوو ناشتی وانە ئەو بالانی کاتێک کە تو حسابی بالەیەکی دەرەجەیەک ئەەکەیت لە سۆپەرکرێمەکانە تێیەکەوێت شتێکی پاک و جوانە هەیە ئەوی کە لێبڵیشی پێوەی مارکێتەکانی ئەوروپایە بۆ نمونەوەی کێساکانە لە بازار ڕابینێن زۆرنەی جلوبەرگی ئەمەزۆنن هی لە مارکێتەکانی ئەوروپایە کاتی بەسەر چووە یعنی جلوبەرگێک نییە تۆ بتەوێت 100% بتەوێت ئەم جلوبەرگە بڵێ یەکێکی لیزڤیتۆن بەربەڕی گوجی ئەتەوێت بە بالە دەستت کەوشەی کیلۆک نەخشتیوە هەر نییە چونکە بۆ لەبەری لیزڤیتۆن بێ گوجی بێ بەربەڕی بێ کەنەدا گۆز بێ نۆرسفەیس بێ ئەمانە سعرەکانیان لە $1,000 بەرەو سەرە تۆ لەو تەوەقعەیە بازاڕێکی وەکو گوجی دابنیشە جلوبەرگەکەی بەلۆکی بخاتە بالەوە نەخێت ئەوە ئەتوانێت یەکشی کەژەیە بەداخەوە ساکانە خەریکە ئەبێ بە دیاردەشتی تورکی تێکەڵاوی بالاکەن چونکە ئێستا خەڵکی کڕیارێک هەیە زۆر تاکید ئەکاتەوە لەسەر بوونی مادەکەشی چی مادەی بەکاراتوە ئەو مارکە بەقوتانە ینی چۆن پێ بڵێ ئەو مارکە بەقوتانە تەنانە لە بارکۆدەکانیشیان نووسراوە کە چۆن پشۆرێت کە چی لێ بکرێت چۆن هەڵ ئەگیرێت و نابێت سرچ کرێت مارکێکی وەکو کەنەداگۆز تاکە مارکەی لە عالەماکە بە ئەکسپایرە بێت ئێمە قەمسەڵەمانی ئەکسپایرە بێت زمانێکی زوو لەم شاریا زەلامە بۆ 8 ساڵ 9 ساڵ قەمسەڵەی لەبەرەکرد ئەم قەمسەڵەی من 2 ساڵە لەبەرەکرێ مارکێکی وەکو مارکەی کەنەداگۆست بەسەر ئەچێت چۆن بەسەرچێت ئەو پەڕێکە لە ناو قەمسەڵەکە دەریە هەر قەمسەڵەیەک پەڕەکەی دەریە مانای بەسەرچوونە چونکە ئەو قەمسەڵەیە لە چەند بەرگێک پێگاتووە بەرگێکیان پێوترێت کەتان بەرگێکیان پێوترێت گۆرتێکس بەرگێکیان پێوترێت ئەو بەتانەی کە پێی بەسوێتەوە لەم بەرگێک کە پەڕەکات دەرەکەواتە هەموو قۆناخانی بڕی و ئەکسپار بووە ئەم جلوبەرگانەی ئێمەش بڵێن وەرزی زستانەکەی قەرەباڵغترە زیاتر لەبەرەوەی وەرزی زستانەکەی چەند پارچەیە ینی کراسی ئەستورە هێلەکە قەمسەڵەیە چاکەتە بلوزی کڵاوارە بلوزی قۆڵ درێژە لەبەرەوە خەڵک خولیایەکی زیاتریە جلەکان تێکەڵەکەەوەی گونجێنێ بەیەکەوە حەزێکی زیاتریانێ بە جلیستانە قەرەباڵغتریشە بازارەکە باشتریشە و بەڵام بە هاویناوانی یعنی سێرەگەر کراس و تیشێتە بەهۆی ئەوە تۆزە چۆڵترە و خەڵک خولای گونجاندن و ڕێخستنێکی کەمتریە بێ لە هاوینە تاواکو زستانە دەستانانە باشترە مودەی پێش ئەستا چوومە مۆڵێک لە مۆڵانەیە شاری خۆمانەوە دەستمە چاکەتێک مەم چاکەتەکە موسمی هاوین بوو بەڵێ و چاکەتە بۆ موسمی هاوین لەبەرکە مارکەی خامە باشە مارکێکی زۆر پرفێکت بوو بای $160 بوو لە بازاڕی پشتی منەوە هەڕاست کرا بوو بە 5,000 هەمان مادە لەو مادەش زۆر باشتر ئوستاس زۆر کاتێک کە تۆ ئەو قیاسە دائنی لەسەر دوکانارێک گەڵای جلوبەرگەی من وایە کابرا دوکانەکەی بەلانی کە مانگی 30 گەڵا 40 گەڵایەت جلوبەرگێکی ناوەسم من بە تەحەداوم قساکەم بەرپرسیشم لە قسەی خۆم هیچ جلوبەرگێک نییە لەسەر $25 بکەوێت مەگەر براندێکی بەقۆتی هێنا وەکالەیەکی بەقۆتی هێنابێت ئیش لەسەر وەکالەتە بکە چاکەت و پانتۆڵێکی هێناوە لە مۆڵەکە دایناوەڵە بە $120 بە $120 کەوتووە نا $120 نەکەوتووە ئێستا بۆن مەگەر قەمسەڵێک چاکەت و پانتۆڵ لە مۆڵێکی گرانبەهایە بێ بە $120 $40 کەوتووە ئەو بڕێکی بۆچی داناوە بۆ زەڕیبە بۆ کارەبا بۆ ئەو بۆ شاگر بۆ کرێ دوکان دایناوە ئەگی ناتۆ بێتەوە لە هەمان بازاڕی بالەکە ئەستا لە بازاڕەکەی پشتی خۆمانەوە چاکەت و پانتۆڵی لێیە لۆگ لە بارکۆدەکەی پێوەیە ئەڵێ بە 45,000 $1
صراحة من بكرياري عزيز الله مالم خو عاد زمان ما كان زلا فروشين اللي بومان بينه بلا ولا خزانه بدلينا من بيد ظلم ليريا ضلي خو صاخ كروا تأكيد كروا لا باشو خرابي مادك بالتكليف تكليف أكم لك رياري عزيز كجلي كي بالا أكري يكسر راسه خومي كبرت چونك صراحة جلوبرجي بالا من صالي بار بالك مال شري بالك تقريبا لقى الروجي هالشرينكي منها 15 روج بو 20 روجي فرق بو باشا بلان بالاشم هالشري وهي 2005 بو امرو 2022 بو 2005 نزيكي حفظ صالك حفظ صال ام بالي بيشراوت ولا مغزنا ابوها ما دك يعني تاثيراتي هبو باقو مع شكوت ولا برايكي تبري زررد لي بويا كاتك تو جلوبرجيك اكريت دڵنیا بە ڕاستە خۆمەی کە بێت لە ماڵۆ جوان بیشۆ و لەسەر بارکۆدەکانیش با بشۆرێت چونکە من برادرم هەبوو لێرە جلوبەرگ ماوەتێ بە کامل بتوانێتمە زۆر پێرفێکتە چوە بە خەسالە شۆردێتی لە دوای کاتی سەری بارکۆدەکە مەگرون سامە تەنها لە ئاو هەڵ ئەژەنرێ نابێ بە خەسالە بشۆرێ بۆیە توی کڕیار کاتێککە تۆ شتێک لە لەنگە ئەکڕیت وەکو شتە تورکیەکان نییە شتە سینیەکان نییە بارکۆدێکی هاکەزای لیراوە لەبەر ئەوەی تۆ بتوانیت تەنها بڵێ ئەمە فڵان مارکەیە مارکەی ئەوروپی ڕێنمایەکانی لە سفر تا کۆتایی پێیاویت لەبەری بەم شێوەیە بشۆرێت بەم شێوەیە هەڵگیرێت بەم شێوە دابنرێت چونکە بۆی توی کڕیار ئەبێ بە پێی بارکۆدەکەی ئەو جلوبەرگەش کڕیت و بیشۆیت شتێکی زۆر سیر هەیە من خۆم دوکانی جلوبەرگمەیە ڕۆژێکیان ڕۆژمە بۆ ماڵەوە خێزانم لە بازاڕی ئافرەتانەکە جلوبەرگی کڕی بوو من ئەو جلوبەرگە ئەمزانی چییە پیرۆز بایم لێ کردوتم بەڕاستی شتێکی جوان ئەمە بە چەند کڕیتەوتی وەڵامە علاگەیەکە پڕەکرد بە 3000 کاتێکە وتم مازای نووسراوە چیوتی نەوەڵە وتم بژنەکە من بەم شێوە شتێکی ئاوا نووسراوە زۆر عیبە یعنی بڕۆپێکە زۆر کات لەم بازاڕەیە سوتفەی شتیوە ئەکەین کابرا لە بەروی جلوبەرگەکەی جوانە سایتێک یەبسایتێک سپۆنسەری کردووە کۆمەڵی وشەی ناشرینی لێ نووسراوە بۆیە توی کڕیار پێش هەموو شت دەست بیتە شتە زۆر جوانەکانیش ئەبێ بزانی چی لەسەر جلوبەرگەکەت نووسراوە زۆر کات ڕوبەڕووی و شتا ئەبینەوە ئیشی بالە سپرایزی زۆرتیایە من زیاتر لەگەڵ دراوە چینیەکانە بینم باشە زۆر کات کێمە بالەکە لە چڕین دراوی چینیتیایە بەڵام لەم ڕۆژانی پێشووە برادەرێکم بالێکی ئەوروپیە نابوو بەڕاستی شتەکە زۆر ناشرین بوو قەمسەڵێکی زۆر ناشرین جلوبەرگێکی زۆر ناشرین لە خۆم وتم ئەو شتە بایشەنە وتی 2000 بەرێ دەستم گر بە گیرفانەکەی 50 پاوانی تیا بوو بالەکە 40 دۆلاری پیرا بوو بالەکە 40 دۆلاری تیا بوو 50 پاوانی تیا بوو